ئەم ماڵەی کە دەیبینن ئەمە ماڵی ئاپێ موسا عنتەرە کە یەکێکە لە نووسەرەهەرە دیارەکانی کوردستان. ئەو ماوەیەکی ێژگار زۆر ژیانی خۆی لە زیندانەکانی تورکیایە بەسەر برد و ساڵی 1992 لە شاری دیاربەکر شەهید کرا. ئاپێ موسا عنتەر لە گوندی زڤینکیی سەر بە شاری نسەیبین لەدایک بووە. بەڵام ساڵی 1974 ماڵەکەی دەگوازێتەوە بۆ گوندێکی دیکە نزیک لە گوندەکەی خۆیان بە ناوی ستیلیلە. ئاپێ موسا عنتەر لە دوای ساڵی 1985 زۆر جار لە گوندەکەیان دەمایەوە. ئاخر ئەو دوای چەندین جار گرتن و ئەشکەنجەدان ماندوو دەبوو. ev xaneyê a kevn a haylê kevn ev oda bû. Dûrî bavê min jî hapsê derket hefteyê çara bir xaneyê ji xwe çêkiriye. Ev yani ev oda berê hebû. Dûrî ev xaneyê bavê min dûrî çêkir. Kengî jî hapsê derket ji bo kî jiyana xwe vir derbas kir. تەنانەت بڕیاری دابوو بۆ ماوەیەک نەنووسێت و ڕوو لە گوند و چیاکان بکات، وەک پێغەمبەران لە شوانێتیەوە دەست پێ بکاتەوە. بۆیە ماوەیەک خەریکی بەخێوکردنی مەڕووماڵات و بەخەمهاتنەوەی باخشەکەیەوە بوو. Müzexane 2012 de me biryar da ki em bikim müze. Tişte bavim hebû ji derve İstanbul'e, li İzmir'e. O bana ani vede ki tişte bavim ani ve xistî kir müze. Ev jî xamavevi ev a hayli kev evne. Mesela dedi bir yani ciye bavimi çekiriye. Ev bavimi çekiriye. Ciye nivîsandin ev ev bu. İşgal kiri bu. Ev vede ki işgal dinivîsand. Yani lew dev hiç kitabı tiş nivîsandiye. Vur çekiriye. Vur çekiriye. Yani haçtı 6, haçtı 7, haçtı 8 beriki buçuğa İstanbul'e. Vede ki runuş işgal dinivîsand. Vakteki hat kuştun, emçun naxoşane, dedi em xwast ki ev cilevî em bistînin, bigirin, ev tenê ev gore hebû. Ev gore, edin pantolevî, fanlevî, tiştî hema avetin. Ev konsolos Japon halat dahi bavimre. Vallahi. Salê çilu haşt zaman çaxa. Yani berimi yani. Berimi hebû. Ev fincan mican hema Japonî antikane. Yani o bu hiniş bakho yani. Abavimin yani. Ham Japon. Diyare konsolos Japon. Dedi bunu çık hani. Agahi Osmanlı. Diroka Osmanlı. Virji Portugal dedi ben mugamaya çıkı avabıkın ve Portugal'e Apê Musa. Meci Portugal me hebu mudani vedir ki. Dibezim yani bericim migot yani vaktaki bavim şu şehit xistin amre bir çıldı 2 sal bu. Empir nezike hebu. Vaktaki evçu yani vaktaki mero tişi çetki nivci dibini. Öyle bunu nivci var. Yani tam nezik bu. Dedi bir her tişte Mücebistan'da. Çok bakın.
پەیوەندیەکی خۆشی لەگەڵ دانیشتوانی گوندەکەدا دروست کردبوو. ئێستا ژمارەی دانیشتوانی ئاوایەکە گەیشتۆتە 6,000 کەس. کاتێ لەگەڵ گوندیەکان لەسەر ئاپێ موسا قسەم دەکرد، بەژن و پیاوە بۆی بەداغ بوون. یەکێک لەو ژنانە کە تەمەنی لە سەروی 50 ساڵیەوە دەبوو بە حەسرەتەوە باسی ئاپێ موسایی دەکرد و دەیگوت لە هەمووی خۆشتر پیاوێکی حەنەکچی قسە خۆش بوو. هانی دەداین بە کوردی قسە بکەین. ولوی داره بو آبی موسایکی قنج بو کسواکویت به ناف کرمانجات حیان ها چیگ نبو بری گل کی دویر یده بو باش بو گنج من حمل بابون ناندار بو میوانه وی پر بون و اشتر بیم چه ما از حیاس بیجم خلصنا یعنی ولو باش بو حیاب ننوکه یرات کرم ساخی ما چه از یدانه چه ندانه آبی موسا قنج بو اوی شعبي يسانا بكر شعبي باندر قسمي ما حما اوي شعبي ما بكر شعبي يسانا بكر اري والله جبهتاي بيراك جيد تشون وحناك دكرن جي بيراكار نافواندو خورد جي البابون وانت حمد تشوفا حمزانا حما ناس كر تركا ولو تركا خناكر شلو بو ولو بو قرمانجي حرب آنی زبنگی لزبنگی وی در خستن گو برق وصیت دامه وی نار عرضی می بتربامه آنی بیداری رحمه خودی المریا حمالی به باش یعنی امد چون با یعنی قسمی گنج من جام حمد چون با امد چون با یعنی قنجی مد که قسمی گنج من جا همه خارج مرد چید کرد یعنی چکایی پر بمد بود رویا باش دا بر ملت قسمی گنجا مثلا تشتی باش مرد گود اره ها bu کردیش مرد چشت گوتن یعنی زمان کردیش مرد گود لە دوای ساڵی 1990ەوە کە پارتی هەبدا دەمەزرێت ئاپێ موسا وەک ئەندامی شانازی ئەو حیزبە دەستنیشان دەکرێت. خوێنجمانێکی نوێی کوردایەتی بە دەمارەکانیدا دێن و دەچن. شان دەداتەوە بەر کوردایەتی ڕوو لە ئیستەمبۆڵ دەکات کە بووە ناوەندێکی گەورەی کولتوری بۆ کورد. لە هەموو ئەو دام و دەستگا کوردیانەی لەوێ وەک قارچک هەڵدەتۆقین بەشداری دەکرد. ئینستیتوتی کورد ناوەندی چاندی میسۆپۆتامیا ڕۆژنامەی ئولکە و یەنی ئولکە و وڵات و ئازادیە وڵات و زۆر دامەزراوەی دیکە. جارێکی دیکە لە ڕێگەی کونجەکەیەوە لە ڕۆژنامەی ئازادیە وڵات کە بە کوردی بڵاو دەکرایەوە خوێنەرانی بە دیداری شاد دەبنەوە. موسا ئەنتەر زارۆکەتیان مەدە زەحف ji bona Kurda kiriye. Em dixwazin ki mala wî bibînin wîna nas bikin kiya ji me re zehf tişt kiriye ji Kurda re. Ez dixwazim henî li Kur jiyana xwe ew kiriye, kitabê xwe pirtûkê xwe li Kur yas kiriye. Dixwast ku bibînim ji bona wilo ez hatim vê dirê. Musa Anter navekî zehf mezin e. Gerek timamê kurmanca, timamê Kurda zanibin wîna nas bikin kiya çitkê ji me re çi jiyan daniye ji me re yani berê me vekiriye aslında zehf vekiriye ji me re rê vekiriye gotiye xwartno her nivê rê de yani zimanê me heye ew ziman zimanê min e yani ez hatim vê dirê ez bêjim ez her timamê Kurdî jiyana xwe de jî îşê xwe yî sanatê de jî ez dixwazim Kurdî bêjim bêje yani çünkü Musa Anter ji me re zehf tişt kirine yani gereke em jî êgo danîne ji me re em jî wana pêş ve bibin. بکوژانی موسا ئەنتەر تەرمی ئاپێ موسا نادەنەوە بە کەسوکاری بەڵکو بە دزیەوە لە گوندە کۆنەکەیان زڤینکێ بە خاشی دەستپێرن. موسا ئەنتەر خۆی وەسیەتی کردبوو کە لە باخچەی ماڵەکەیان لە گوندی ستیلیلە بنێژێت. بۆیە دوای 1 ساڵ بەو مەرجەی تەنیا کەسوکارەکەی بەشداری لە دووبارە ناشنەوەی تەرمەکەیدا بکەن دەوڵەت مۆڵەتیان پێدەدات بە بێدەنجی گۆڕەکەی بگوازنەوە بۆ ستیلیلە. کاوامین ڕوودا و گوندی ستیلیلە پارێزگای ماردی